فێربوون کارێکی هەرەوەزیە، وەرە با پێکەوە فێبین و لە یەکتر فێربین. تێڕوانینەکانمان داڕێژەری داهاتووی ئێمەن، لەگەڵمان بن بۆ ئەرێنی بوون. من و تۆ بیر دەکەینەوە، وردەبینەوە لە بابەتەکان، کەواتە من و تۆ هەین. وەرن با ژیان و زانست تێکەڵ بە یەکتر بکەین بۆ ئایندەیەکی ڕووناکتر. من پەیوەندم لە تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر. دووبارە هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بابەتی پەروەردەیی جۆراجۆر. ئەوەی ئەمڕۆ باسی لێوە دەکەین کێشەی زۆربەی قوتابیان و فێرخوازانە لە هەموو قۆناغەکانی خوێندن. ناڵێم چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەستەمە، بەڵام بە هەبوونی زانیاری تەواو دروست زۆر ئاسان دەبێ. وەک ڕوون و ئاشکرایە یاریزانی لەشجوانی بەشداری کۆمەڵە ڕاهێنان و وەرچێک دەکات تا ماسوولەکانی بەهێز بن و جوان دەربکەون. ئەم ڕاهێنانە هەندێک جار ساڵێک زیاتر دەخایەنێ، هەروەها پێویستی بە بەردەوامبوون و کۆڵنەدان و فیداکاریەکی زۆر هەیە. جگەلەوەی دەبێ خۆی بێبەری بکە لە کۆمەڵە خۆراکێکی دیاریکراوە تا بگات بە ئامانجەکەی. دەزانم ئێستا تۆ پرسیار دەکەی و دەڵێ جا ئەمە چ پەیوەندێکی بە خوێندن هەیە؟ ئێمەش وەڵام دەدەینەوە دەڵێن بەڵێ پەیوەندی پێوە هەیە. مرۆڤەکان بەگشتی کۆمەڵە توانایەکی بەرچاو و زۆر شاراوایان هەیە. هەندێکیان ئاشکرانە و هەستی پێدەکەین وەک بیستن و بینین، هەندێکیان بزر. تواناکانیش لای مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر جیاوازن. هەندێک کەس بێڕاهێنان و توانایەکی بەهێزی هەیە بۆ بەبیرهاتنەوەی ژماری مۆبایل و یاساکانی بیکاری، یاخود بۆ بیرهاتنەوەی شعرێک یا هۆنراوەیەک، یاخود یاسایەکی زانستی فیزیا، پێناسەیەکی بابەتی بایۆلۆجی، بگرە هەندێکیان هەموو خشتەی خولی بابەتی کیمیا لە مێشیدایە بێهەڵە. باشە، خۆ تۆش دەتوانی وەک ئەوانە بیت کە باسم کردن، بەڵام لەوانەیە پێویست بە ڕاهێنان هەبێ و وەک ئەو یاریزانە لە جوانی کە زووتر باسم کرد بۆ بەهێزکردنی ئەم توانایە. لە زمانی ئینگلیزی بەم توانایە دەوترێ ئیماجینیشن ئەبیلیتی، واتە توانای وێناکردن یاخود خەیاڵکردن. ئەم توانایە لە هەندێک کەس خۆڕسکانە، بێڕاهێنان بەهێزە، لە هەندێکیش لاواز، بەڵام بەڕاهێنانی بەردەوام بەهێز دەبێ. ئێستا پرسیار دەکەیت چۆن پێش وەڵامدانەوە بە کەمێک بوەستین و باسی تاقیکردنەوە بکەین. هەمووتان زۆربەی قوتابیان لە کاتی تاقیکردنەوە پێناسەیەک یان بابەتێکیان بۆ هاتووە کە وەڵامەکەتان لەبیر چۆتەوە. ئیتر ئەم پێناسەیە جێهێشتووە و بووەتە هۆکاری هێنانی نمرەیەکی لاواز. ئایا هەوڵت داوە لە ناو ژووری تاقیکردنەوە بە خەیاڵ بە شێوەی وێناکردن بگەڕێیتەوە ماڵەوە و بچێتە ژووری خوێندنەکەت و لاپەڕەکانی ئەو پەرتوکە هەڵدەیەوە و بچێتە لاپەڕە 24 و دێری 12 هەموو پێناسەکەت دووبارە بخوێنیتەوە و بگەڕێیتەوە ژووری تاقیکردنەوە و پێناسەکە بنووسیتەوە؟ ئەم کردارە چەند چرکەیەکی دەوێت و هیچ ماندووبوونێکی تێدا نییە. ئەوەی پێویستە تەنها لە کاتی خوێندنی هەر بابەتێک و هەر پێناسەیەک یا هەر یاسایەکی بیرکاری یان بابەتێکی زانستی پەرتوکەکە داخە و دووبارە بیکە و لاپەڕەکانی هەڵدە و ژمارەی لاپەڕەکە دیاری بکە لەگەڵ ژمارەی ئەو دێرەی کە بابەتەکە یان پێناسەکەی لێنووسراوە. اینجا ئەم پێناسەیە دووجار لە پەراوی زانیاریەکانت بنووسەوە، بە ڕەنجی جیاواز ڕەنجیان بکە یاخود با بڵێن هایلایتیان بکە. ڕێگە زۆرن بۆ بەهێزکردنی توانای وێناکردن. ئاسانترین ڕێگە کە بتوانین لەو ماوە کورتە فێرتانی بکەین بەم شێوەیە دەبێت. ئەوەش بزانە ئەم ڕاهێنانە هەم بۆ بەهێزکردنی توانای وێناکردنە، هەم بۆ دەرکردنی وزەی نەرێنی و خاوبوونەوەیە، واتە ریلاکسیشن. بۆیە تەنها گوێ لە دەنگم بگرە و لەگەڵم بە بۆ ئەم گەشتە و خۆت ئامادە بکە. لە هەر کوێیەک بیت چاوەکانت داخە، 2 تا 3 هەناسەی قوڵ هەڵمژە و کەمێک بوەستە. اینجا بیاندە و بە خەیاڵ ببە بە پەپولەیەکی ڕەنگاوڕەنگ و باڵەکانت بجوولێنەوە و بفڕە. جاجار سەیری باڵەکانت بکە، چەند خاڵێکی ڕەش لەسەر باڵەکانتن. سەیری لای چەپ و لای ڕاست بکە، پەلە هەوری سپی و گەورە و جوان لێت دیارن، لێیان وربەوە. بەردەوام بە لە هەناسە وەرگرتن و هەناسەدانەوە بە قوڵی بەرەو ماڵەوە بەڕێکەوە، بەڵام ڕێگا
لە ڕێگا بە دەوری منارەکانی مزگەوتی جلی خەیاتدا بڕۆ. ئاگداری خۆت بە خۆت بە منارەکان مەکێشە. ڕوو لە قەڵای هەولێر بکە و بە دەوری قەلا بخولێەوە. سەیرێکی کاتژمێرەکەی بە دەرچی قەڵا بکە. لە نێزیک نافورەکە کۆمەڵە کەسێک وەستاون تەزبیح دەفرۆشن. پێداچنەوە بۆ هەموو وردەکارەکانی ئەم ڕێگایە بکە کە ڕۆژانە یاخود هەفتانە پێیدا تێپەر دەبی. لە ڕەنجی دیوارەکان شێوەی ئەو مزگەوتەی لەسەر ڕێگاکەتا ئەو پیاوەی ڕۆژانە جانتایەکی بەدەستەوە و وەستاوە و چاوەڕی پاس دەکا. ستونەکانی سەرشەقام ڕەنجی گوڵەکانی نێوەندی شۆستە. اینجا دەرگای ماڵەوە بکە و بەرەو ژووری نووسنەکەت بڕۆ. سەیری زلەکانت بکە. ڕەنجی یەکەم جڵی هەڵواسراوت چییە؟ لە یادی مەکە. ئێستا دەتوانی چاوەکانت بکەیتەوە. هەر جارێک ئەم تاقیکردنەوەت ئەنجامدا هەوڵدا وردبەوە لە هەر وردەکاریەک کە ببێتە هۆی بەهێزکردنی یادەوەریت لە ڕێگەی وێناکردن. اینجا بە هەمان شێوە دەتوانی بگەڕێیتەوە ئەو شوێنەی کە لێی هاتووی. هەر جارە و شتێک زیاد بکە. ئێستا ئەوانەی ئەم ڕاهێنانیان لەگەڵم ئەنجامدا دەبن بە دوو بەش. دەتوانین دابەشی سەر دوو بەشیان بکەین. بەشی یەکەم کۆمەڵە وردەکاری زیاتریان بینی کە من باسییانم نەکردووە لە ڕاهێنانەکە و بە قوڵی چوونەتە ناخی وێناکردنەکە بگرە گوێیان لە دەنگی ئەو ناوەندەش نەبووە کە بەڕاستی تێیدا بوون. ئەمانە بەڕاهێنانێکی کەم دەتوانن تواناکەیان زۆر بەهێز بکەن. خۆرسکانە خۆیان ئەم توانایان بەهێزە دەتوانن بەهێزتریشی بکەن. بەشی دووەم زۆر بە خێرایی چوون بۆ ماڵەوە بێ ئەوەی هەز بە فڕی بکەن و بگرە نەیانتوانی وێنای ئەو بابەتانەش بکەن کە من باسم کردن. ئەمانە پێویستیان بە ڕاهێنانێکی زۆر هەیە تا ئەم توانایە بەهێز بکەن. ئایا تۆ لە بەشی یەکەمی یان بەشی دووەم؟ خۆ بەڕاست ڕەنجی یەکەم جلی هەڵواسراوت چی بوو؟ ئەمە ڕێگەیەکی زۆر سانەیە کە بەکاردەهێنرێ بۆ ئەو مەبەستە. ڕێگەی تری ئاڵۆز و قوڵتریش هەن بۆ زووتر گەیشتن بە ئەنجامی داواکراو. هەر دەتوانی ئەم ڕێگەی باسم کرد دەوڵەمەندتری بکەی و بابەتی تری بۆ زیاد بکەی. لە یادینەکەی هەموو کات دەبێ سوزوو هەناسەیەکی قوڵ هەڵبمژی لە ڕێگەی لوتت کەمێک بوەستی و بیاندەیەوە بۆ بەرزکردنەوەی ڕێژەی ئۆکسجین لە ناو جەستەت. قوتابی ئازیز، فێرخوازی خۆشەویست، ئەم ڕێگە سادەیە بەسە بۆ تۆ ڕۆژانە چەند جارێک ئەم ڕاهێنانە ئەنجام بدە و دووبارەیان بکەوە. هیوای ڕۆژێکی پرخۆشی و وێناکردنتان بۆ دەخوازم. ڕۆژێک پڕ لە زانست و سەرکەوتن. هەمیشە چاوتان لەسەر سۆشەڵ میدیاکانی تەلەڤیزۆنی پەروەردەی هەولێر بێ بۆ وەرگرتنی زانیاری هەمەڕەنگ دەربارەی پەروەردە. اینجا زانست و فێربوون.